ئەم پیاوە بە درێژایی تەمەنی بڵێن زیاتر لە 50 ساڵ نیو سەدەیە خەبات و تێکۆشانی بەردەوام لە ڕیزی خەباتی کرد بۆ سربەخۆیی نەتەوەکەی و بەردەوام بۆ لە هەر شوێنێک خزمەت کرابێ تێکۆشان کرابێ ئەم پیاوە کۆڵی نەداوە پیاوێکی بەردەوام بۆ پیاوێک بۆ لە نێو هەموو لایەنە سیاسەکانیشە بە پیاوێکی ئاشتی خواز ناسراوە نەمان بینووە نەمان بیسۆ ڕۆژێ لە ڕۆژان لە گەرمەی ئەو هەموو ناخۆشیانە ئەم پیاوە دەورێکی حتا شەڕی براکوژی ئەمانەیانی یەکێک بۆ لە پیاوە ئاشتی خوازەکان قارەوانێک و کادرێکی پێشکەوتوی یەکێتی نیشتمانی کوردستان ناسراوی لەگەڵ جەناوی مام جەلالە گەڕێتەوە بە ساڵەکانی 60ەکان لە سەرەتای 61 کە شۆڕژدا مەرزاوە مامە خاڵق یەکێک بووە لە بەشدارکەرانی شۆڕشی ئەیلول و دوای ئەوە باڵی سیاسی مەکتەبی سیاسی لەگەڵ جەناوی مام جەلالە بۆ لە شۆڕشی یەکێتی نیشتیمانی کوردستانشە وەکو کادیرێکی ناوچەی هەورامان خەباتی کردووە.